ئێمە سەرەتا بەناو قایمقامێتی فەزای کەلارەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە خەڵکی کوردستان و خەڵکی کەلار بە تایبەت دەکەین. ئومێدەوارین ئەم جەژنە ببێتە مایەی خێر و خۆشی، بووەتە مایەی ڕێخستنەوەی نێوماڵی کوردی بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسی و داراییەکانی هەرێم. ئەمڕۆ ئێمە لە دیوانی قایمقامێت پلان و ئامادەکاریەکانی ڕۆژی جەژن و پشۆکانی جەژنمان ڕاگەیاند. دیارە کۆبوونەوەکەمان لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندداریەکان بوو. ئەو ئەرکانەی کە ئەرک و تووشوکارەکانی دەستگا ئەمنیەکان، هێزەکانی ناوخۆ بۆ فەرمانگە مەدەنیەکانمان دابەش کرد، ئەوەی پەیوەندی هەبوو بە هێزەکانی ناوخۆوە زیاتر توندوتۆڵکردنی لایەنە ئەمنیەکە بوو و چاودێریکردنی بازگەکان بوو و چاودێریکردنی ئەو چەند ڕۆژەی کە لە ڕەمەزان ماوە بۆ شەوان بە تایبەتی خەڵکی زۆر ڕوەکاتە ناو شار دووبارە تاکیدمان لێ کردەوە. و لە ڕۆژانی جەژنە ئێمە لە کەلار چەند شوێنێکی گشتی و پارکەیە ئەوانە پێویستی بە چاودێریکردن هەیە لەلایەن پۆلیس و ئاسایشەوە بۆ ئەوەی زیاتر بتوانین ئەمنیەتی ئەو شوێنانە پارێزراوە بێت، لەبەرەوە بەشێکی خەڵک ڕووەکاتە ئێرانە